ئەنجامی کۆنفرانسەکە ئەوە بوو تاجیل کرا نەتیجەکەی ئەوە بوو تاجیل کرا بۆیە کە کۆمیسیۆن نەیتوانی ضبطی ئیدارەی کارەکانی بکا بەڕاستی کۆمیتۆ زەعیف بوون ئەنی ئەو فەرمانبەرانی لێرەی کۆمیسیۆن بوون زۆر زەعیف بوون دەسەڵاتیان نەبوو بەڵام دوای جیاکردنەوەی دەنگەکان و هەڵاوێرکردنی بڵێن جیاکردنەوەی خەڵکەکەی کە لەوێ هاتووە وتی کاکە 860 کەس هاتووە لەو 860 کەسەی 490 کەس جەماعەتی کورسات بوون 369 کەسیش جەماعەتی گردەکە بوون بەڕێزێ لە کام لایەن بوویت ئەم لە جەماعەتی کورسات بوون باشە پێت وایە ئەم دوو لایەنە لە کۆنفرانسی داهاتوو ڕێک بکەون کۆنفرانس داهاتوو ئەوەی ئەوڕۆ بینم نەخێر باوەڕ ناکەم جاریش دیکە لەسەر یەک سفرەی کۆبنەوە لەوانەیە کۆمیسیۆن بەرامبەرێکی بدە هەرێکان بەجیا و ئەو 300 کەسەیوان بەجیا و ئەو 500 کەسەی جوانیش بەجیا کۆنفرانس بکەن پێت وایە دوو لایەن بتوان لە ژێر یەک ناو لۆگۆدا کاری سیاسی بکەن ئەو وەختی دەگەڕێتەوە سەرەوەی کە کۆمیسیۆن چۆن بڕیار دەداخوا لۆگۆ و حیزبەکە بۆچی دەمێنێتەوە واتە نەگەشتە هیچ نەتیجەیەک بەداخەوە